ئەم شوێنەی کە ئێوە ئەیبینن ئەمە زیندانی ئەمنی بەعسەکان بوو، بەڵام توانیمان بەو ئیلهامە گەورەی و قوربانیانەی کە تێکۆشەرەکانی نیشتیمان بەخشیان بە نیشتیمان لە زیندانەوە بیکەین بە کتێبخانە و سەرچاوەی عیلم و معریفە. ئەمڕۆژ کە ئەبینن ئەو ئیلهامە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبێ، خۆی لەوە ئەبینێتەوە کە دەستگای ڕۆشنبیری کەریمی عەلەکە دامەزرێنین، خۆی لەوە ئەبینێتەوە کە کەریمی عەلەکەی سەردەم یاخود کەریمی عەلەکەی هەردەم نەمر لە ناو دڵی ئەو میلەتە زیندووکەینەوە. ئەتوان بڵێم ئەوانە ژمارەیەکی کەمن لە هونەرمەندان کە بدەن مامۆستایشی باش، کە مامۆستا عەلی لەو ژمارە کەمە هەژمارەکرێت. بەلای شتریش مامۆستا عەلی وەک نیگارکێشێکی هونەرمەند نیگارکێشێک بووە کە پێشەوەی بووە دوو جۆر لە پێشەنگی بوون لە هونەری زاوی هونەری شێوەکاری باشووری کوردستانە کردووە، کە ئەویش یەکێکیان دەستبردنی سەرەتای ساڵانی هەفتایەتی بۆ بزاوی سوریالیەت وەک ستایل نەک بۆ ڕوئیە. ئەم سۆنگەیەوە بیرم لەوە کردەوە کە هەمیشە ئەو پەندە لە ناو کووردا زۆر باوەکە ئاڵێن زیندوو کوژی مردوو پەرستین، بۆی ئەم پەندە هەڵوەشێنینەوە. بیرم لەوە کردەوە کە ئەدیب و نووسەرەکانی ئەمە تا لە ژیانان ئاوڕیان لێبێنەوە ڕێزیان لێ بگرین. لەو سۆنگەیەوە ئەمڕۆ یەکێک لە شێوەکار و نووسەرەکانی بواری هونەری شێوەکاری و یەکێک لەو مامۆستایانەی کە ساڵانێکی زۆر لە پەیمانگای هونەر جوانەکان لە ڕووی ئەکادیمیەوە قوتابی پێگەیاندووە بەسەرکەینەوە ڕێزی لێ بنین کاویش مامۆستا عەلی کەریمە. وەڵا بەنسبەتی منەوانێ زۆر شتم پێگەیشتێتەوە، بە تایبەتی لەم لاولەولا ئەبیسمەوە کە ئەڵێن شوێن پەنجەی مامۆستا عەلی دیارە. هەر ئەوەش کافێ بۆ ئەوەی کە تەوا من شانازی پێوە بکەم. وەڵام من حەزمە کرد ئەو ئیشانەی کە هەمووی بکرێ بە کتێبێک و لە شوێنێک یعنی تەبعیکە. ئەو لەوحانەی کە هەیە لەم لاولۆلا و تایسە قەڵغای بینێ بە پەنجەی دەزەژمێرێ. بەڵام ئەگەر زۆربەی لەوحەکان وایە ئەوە باشتر بوو. ئەممایەوانێ و هەم خەڵقیش ئیستیفادەی لێ کرد، بەس ئیشکردن بوو، ئیشکردن و ئیشکردن و ئیشکردن. ئەو ئیشکردنەوە وای لێ کردووە کەوا من بگەمە ئەوەی کەوا شوێن پەنجەم دیار بێ. ئەجێنام مەسەلەکە نە قەومیەت بووە، نە دین بووە، نە هیچ شتێک بووە، نە سیاسەت بووە، هەر ئیشکردنی خۆم بووە.